أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ئازیزانی خوانی ڕەمەزان، خۆشەویستانی ستۆدیۆ ڕەمەزان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی زۆر تایبەتدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. بەرنامەیەم جارەمان زۆر تایبەتە، تایبەت لەگەڵ کەلامی خوایە، لەگەڵ قورئانە. قورئان بەهاری دڵمان و نوری چاومان، بەهار ئاوەدانی ژیان و ماڵ و دڵمان. تەمەناوەکەین کە خوای پەروەردگار لە ڕۆژی دواییە لەگەڵ ئەوانەیە حسابمان بکە، لەگەڵ ئەوانەیە حەشتمان بکە کە نوری قورئان چۆتە سەدریانەوە، چوتە سنگیانەوە. تەمەناوەکەین کە خوای پەروەردگار ئەم ڕەمەزانەمان بۆ بجێڕێ لەوەی کە چۆن قورئان ختمەکەین، ئاوا خوای پەروەردگار ختمی دڵمان بکە بە نوری قورئان، بە مۆری قورئان، بەوەی کە
لە دوای ڕەمەزانیشا بتوانین قورئانی بژین. خۆشەویستان، بەرنامەی ئەم شەومان یاخود بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتیە. مامۆستا بەخێر بیت. سوپاس بۆ قورئان خوێندنەکەت، خوا پاداشت باتەوە. الحەمدولله، سوپاس بۆ ئێوەش. مامۆستا، قورئان نورە، بۆ ئەوەی کە منەوەربی و تێکەڵبی لەگەڵ قورئانە پێویست بەوەیە کە ئەندازەیەکی زۆر ینی ناسک بیتەوە، یاخود با بڵێن نوردار ببی، یاخود منەویر ببی بەوەی کە چۆن قورئان خوای پەروەردگار ناردێتی بۆ سەر دڵەکان، وەکو وتراوە دڵەکان نەرمەکاتەوە. قورئان خوێن چەندێک ینی پێویستی بەوەیە کە بە ئیحساسێکی زۆر ناسکەوە لەگەڵ قورئانە بژی. ئێستا ئەو جەنابەت ئەو چەند ئاەتی کە خوێندت، ینی لەگەڵ ئەوە کە هەست بە سنجینی قورئانەکەین، هەست بە نەرمی و هەست بە ئەوە شەکەین کە قورئان بەڕاستی ینی کاریگەریی گەوری لەسەر دڵی ئینسان هەیە، لەسەر ڕۆحی ئینسان هەیە. مەبەستم ئەوەیە چۆن قورئان خوێن ئەتوانێت بە احساسێکی زۆر ناسک و ڕوحانیەوە بژی، یاخود با بڵێن ڕوحانیت چەندێک پێویستە بۆ قورئان خوێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله الأطهار وصحبه الأبرار والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ئەم دەرفەت و چاوپێکەوتنە. بەڕاستی قورئانی پیرۆز وەکو وتراوە ڕەبیع القلوبە، بەهاری دڵانە. خوای گەورە ئەم نورە گەورەیە کە خۆی بە نور ناوی بردووە لە قورئانی پیرۆزدا، ئەم نورە گەورەیە کە ناردوتی بۆ مرۆڤایەتی بە پێغەمبەردا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، کاتێک کە گوێبیستی ئەبین هەر قارئێک، هەر قورئان خوێنێک کە ئەی خوێنێ، بەڕاستی هەست بە ئیحساسێکی زۆر گەورە ئەکەی، ئەچتە عالەمێکی ڕۆحانی و مەلەکوتیەوە. من بۆ خۆم کە گوێم لە قورئان ئەگرت هەر لە مناڵیەوە، هەستم بە شتێکی زۆر تایبەت ئەکرد لە قورئانە، زۆر کاریگەر بوو. یعنی بە تایبەتی ئەو قاریئانی پێشوو وەکو مامۆستا شێخ محەممەد سدیق المەنشاوی، مامۆستا شێخ عەبدولباسط و مامۆستایانی پێشووتر وەکو شێخ مستەفا ئیسماعیل ڕەحمەتی خۆیان لێبێت. قورئان خوای گەورە کە ناردوێتی کردوێتی بە دەستور و یاسا بۆ مرۆڤ، لەگەڵ ئەوەشە کە دەستور و یاسایە بۆ مرۆڤ، جانبێکی ڕۆحی زۆر گەورەی تایە کە بە تەرتیل ئەخوێنرێت، گوێی لێ ئەگری، ئیحساسێکی زۆر گەورەی تایە. هەندێک لەو قاریئانی یعنی وڵاتی خەلیج بە تایبەتی کە بە تەرتیل ئەی خوێنن زۆر مهمە، بەڵام لە تەرتیلەکە مهمتر تیلاوەیە، بۆ لەبەر ئەوەی تیلاوە زیاتر دەنگ و ئاوازی تیا بەرجەستە ئەبێ، کە دەنگ و ئاوازی تیا بەرجەستە بوو زیاتر گوێگر وا لێ ئەکا بچێتە عالەمێکی ڕۆحانیەوە، بە تایبەتی کە ئەگەر بێت و گوێ لە مامۆستا شێخ محەممەد سدیق المەنشاوی بگری، بەڕاستی قاریئی ڕوحە، یعنی ئەو تیلاوەی کە ئەی خوێنێت ڕێک بۆ ڕۆحی مرۆڤایەتیە، بۆ ڕۆحی ئینسانە، بۆ ڕۆحی هەموو مرۆڤێکە کە هەست بەوە بکە ئەم پەیامە ئەم قورئانە لایەن خواوە هاتووە. من خۆم کە گوێم لێ ئەگرت زۆر مرتاح بووم بە سەوتی، هەروەها سەوتی شێخ عەبدولباسط بەڕاستی کە من زۆر هۆگری سەوتی ئەو زیاتر بووم، زۆر هەستم بە ئیحساسێکی گەورە ئەکرد. مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەم دوو قورئان خوێنە بکەین، شێخی مەنشاوی و لەگەڵ شێخ عەبدولباسطە، هەمیشە کە جۆرێک لە تیلاوە خوێنرێ، یاخود ئەو شێوازەی کە ئەم دوو مامۆستا بەڕێزە بەکاریان هێناوە کە لەیەکە و نزیکن، وە تەسەووری شەکەم کە شێخی مەنشاوی ئەبێ ئوستادی شێخ عەبدولباسط بوو بێ. هەمیشە خەڵک وا ئەزانێ کە ینی گوێگر وا ئەزانێ کە ئەم ئوسلوبە تەنایی عەبدولباسط عەبدولسەمەدە، بەڵام نازم جیاوازیشان هەیە، ئەم دوانە جیاوازیان هەیە لە شێوازی خوێندنەکەیان. شێوازی خوێندنەکەیان من مەبەستم هەڵبەت تەرتیل نییە، تیلاوەکەیان تیلاوەکەشیان طبعا جیاوازی هەیە و هەر یەک مەدرسەیەکی تایبەتن، ئیسفادەیان لە یەکتری کردووە. بۆ نمونە شێخ عەبدولباسط
هندێک حركات ئەکا لە کاتی تیلاواتە مەبەستم لە حركاتی سەوتیە کە ئەیکات شێخی منشاوی کردوێتی مامۆستا شێخ محەممەد صدیق المنشاوی ئەو حرەکەی ئەو کردوێتی ینی شێخ محەممەد شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوای لێبێ هەندێک شتی لێ وەرگرتووە حتما شێخی منشاوی ئیسفادەی لە عەبدولباسط کردووە بەڵام لە تەمەنە شێخی منشاوی گەورەترە و لە پێشترە ئەمما ئەو فکرەی کە هەیە کە ئەڵێن مامۆستایی بۆ باوەڕ ناکەم مامۆستا بن لەسەر چاوەکی وانم بینی بۆ کە مامۆستایە بەڵام زۆر هۆگری یەک بوون زۆر سەفەراتیان بەیەکەوە بووە زۆر وڵات گەڕاون بەیەکەوە زۆر متعلق بوون بەیەکەوە جیاوازی نێوان سەوتەکەیشیان سەوتی شێخ عەبدولباسط طبقەیەکی زۆر بەرزی تایە ئیسە دێنە سەرباسی طبقەکانی سەوت شێخ عەبدولباسط قەراری زۆر بەقووەت نییە طبقەیەکە لە طبقاتی سەوت پێوترێ قەراری بەقووەت نەبووە بەڵام جواب و جوابی عالی و جوابی بەڕاستی سەوتێکی یعنی وەصف نەکراوی هەیە یعنی وەصف ناکرێت بەڵام شێخی منشاوی لە سەر شێوازێک ئەخوێنێ زۆر احتیمام نایە بە جواب و طبقەی بەرز قەراری بەقووەتە بەڵام بە مەدرسەیەک و بە ڕێتمێک و بە ڕێچکێکی تایبەت بەخۆی ئەڕوات بەڕاستی جیاوازیان هەیە لە سەوتەکان دەکرێت ئەگەر بە کورتیش بێ جیاوازێکە مەسەلەن بینەر بیبیستێ بۆ نمونە شێخی منشاوی ڕەحمەتی خوای لێبێ بەم شێوازە قورئان خوێنێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم شيخي منشاوي تقريبا بشوازك أخوانية طبقي صوتي قرة طبقيك يعني شلون بيوتري طبقيكي مساحيكي واسعي هي لصوتها بلام شيخ عبدولباسط دني تسكترو باريكتره مثلا شيخ عبدولباسط كقرآن خوينت بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد سيركي أم طبقيكي هي بطبقيكي تيشتر وتنتر وبرستر أخواني بو لبرو مساحي صوتي شيخ عبدولباسط بو طبقاتي سرو طبقاتي جواب وجوابي عالي وأوانا حتى بلي أتوانيت بخواني هیوادارم ماندوود نەکەین چەنە سیفەتی تیلاوە ئەوەیە کە ئینسان بێت زۆر لەگەڵا ماندوو ببێ مامۆستا دێمەوە سەر ئەوەی کە پرسیارێکی ترم ماوە سەبارەت بە ئەو تەوەرێکە لە ڕابردووە باسم کرد لەگەڵتا ئەویش ئەوەیە قورئان کە بەدەستیەوە گریت هەستێکی کە مشتێکی جیاوازترە لەوەی کە ئینسان لەمسیەکات یعنی هەستێکی کە قورئان زۆر جیاوازە لە هیچ کتێبێکی تر ناچێ و قورئان هەستێکی کە ینی بە فیعلی ئەو ئەمانەتەیە کە خوای پەروەردگار باسیەکە هەڵگرتنی قورئان یاخود با بڵێن ئەوەی کە قورئان خوێنە بێ مامەڵەی لەگەڵاکە ینی قورئان خوێن ئەم ئیحساسەی هەیە لە سەرەتایە کە هەست دەکات لەگەڵ شتێکی زۆر جیاوازتر مامەڵاکە لەگەڵ هەموو ئەو شتانی کە وەکو مەتەریاڵ بەدەستیانەوە گرێ یاخود لەمسیانەکە ینی پێم خۆشە ئیحساسی قورئان خوێن بزانم لەگەڵ لە کاتی دەستپێکی قورئانە مامەڵ ینی قورئان خوێن ئێمە ئازانی کرد ژیانی ئەندازێکی زۆر بۆ قورئان یەکلایی کردوتەوە بەس ئەم ئیحساسەی هەیە کە قورئان شتێکی زۆر جیاوازە لەگەڵ هەموو ئەو شتانی کە لە ژیانە لەمسیانەکە دەستیان لێدایە مامەڵان لەگەڵاکە بەڕاستی مادی و معنەوی فەرقی هەیە یعنی کە تەعاملەکەی لەگەڵ قورئانە یەکسەر
ئەهلی قورآن هەستەکا کە ئەمە کەلامی خوایە، کەلامێکی و نووسینێکی عادی نییە تەعاملی لەگەڵا ئەکات کە ئەو قورئاناکەیتەوە ئەم کەلامە ئەخوێنیتەوە بەڕاستی خوای گەورە خۆی وەصفی قورئانەکات، یعنی فەرمێ لا يمسه إلا المطهرون، ئەبێ پاک بێت. حتا عولەمایان هەندێک لە زانایان ڕەیان وایە کە لا يمسه إلا المطهرون نابێت بەبێ دەستنوێژ دەسی لێ بێ. یعنی بەڕاستی کتێبێکی ئەوەندە گەورەیە چونکە کەلامی خوایە، فەرموودەی خوایە، فەرمایشتی خوایە. تەعاملکردن لەگەڵ قورئانە ئیحساسێکی زۆر گەورە، بە تایبەتی ئەوانەی کە بەردەوام لەگەڵ قورئانن و قورئان ئەخوێنن و گوێ لە قورئان ئەگرن، بەڕاستی هەست بەم ئیحساسە ڕوحیە گەورە ئەکەن کە ئەمە کتێبێکی ئاسایی نییە کە ئەمان تەعاملی لەگەڵا ئەکەن. و زۆر جار بەڕاستی ئەوانەی کە گوێ لە قورئان ئەگرن و ئەهلی قورئانن کە گوێ لە قورئان ئەگری بە دەنگێکی خۆش بۆ لێکێک لەو دەنگ و ئاوازە خۆشانی کە قاریئە گەورەکان قورئانیان پێ خوێندووە شتە عالەمێکی ترەوە. ئەم کەلامە گەورەیە، یعنی زۆر جار مامۆستا شێخ عەبدولباسط بەڕەحمەت بێ ئەڵێن نزیکەی سەرووی 90 کەس هەر بەس بە دەنگەکەی کە گویان لە دەنگی بۆ موسڵمان بوون. بەڕاستی ئەمە موعجیزەیە کە یەکێک لە موعجیزەکانی قورئان ئەوەیە کە کۆمەڵە خەڵکانێک زۆر ڕۆشن فکر ڕۆشن بیر ڕای کێشاوە بۆ لای خۆی، وەکو چۆن ئەڵێ هین کێشی مغناتیسی ئەم ئینسانی ڕاکێشاوە بۆ لای خۆی. قورئان ئەمە دلیلە کە قورئان موعجیزەیە و کەلامی خوایە و بێ تەعاملکردنی لەگەڵیا جودا بێ لەگەڵ تەعاملکردن. زۆر ڕاستە، من مەبەستم ئەوە بوو کە قورئان خوێن لەگەڵ کەسێکی کەی ئاعتیادی، یعنی کەسێکی کەی سادە و ساکار کە مەسەلەن بۆن منە لەوانەیە ئەو نەژیانی لەگەڵ قورئانە نەبێ، بەس لە ڕێگای گوێەوە مەسەلەن بیبیستێ، ئەبێت جیاوازەکە ئەمە بێ. من مەبەستم زیاتر لەسەر ئەمە بوو کە قورئان خوێن زیاتر هەست بە ئەو ئەمانەتە بکا کە خوای پەروەردگار باسیەکە لە قورئانی پیرۆزە. قسەکەمان لەسەر خودی ئەمانەتەکە، ئەم ئەمانەتە چەندێک گرنگە. ئەم ئەمانەتە زۆر گرنگە. حەزەتی عایشە کە باسی ڕۆشتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم فەرمی كان خلقه القرآن، کەوابێ ئەوەی کە قارئی قورئانە صاحبی قورئانە، حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صاحب ناوی بردووە، نەیوتوە قارئ القورآن، فەرمێ صاحب القورآن، يعني ئەبێ بە ڕەفیقی قورئان، بە ڕەفیق لەگەڵیا، ئەبێ بە صەدیق، ئەبێ بە هاوڕێ. لە قیامەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يقال لقارئ القرآن اقرأ وارتقي، بخوێنە و بەرز بەرەوە، يعني فإن منزلتك عند آخر آية تقرأها. يعني بەڕاستی قورئان ئەبێ قارئی قورئان کۆمەڵێک صفاتی زۆر گەورە لە خۆیان بەرجەستە بکە کە هەرگیز لە کەسی ترا نەبێ. ئەبێ دەمی پاک بێ، بێ تەعاملی لەگەڵ خەڵکا نەرم بێ، ئەبێ سنگ فراوان بێ لە بەردەم ڕخنەی بەرامبەر، ئەبێ کۆمەڵی صفاتی جوان کە هەر کەس بیبینێ بزانێ ئەمە ئەهلی قورئانە، ئەمە صاحبی قورئانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ کردووە. مامۆستا با بێنە سەر ئەوەی کە یەکەم جار تۆ قەدەرت چۆن کەوتە سەر قورئان، کەوتە گەڵ قورئان، چۆن ئاشنا بووی بە قورئان، یەکەم جار یعنی چۆن بوو ئەو چرکە ساتی یەکەم، چونکە ئەم چرکە ساتێکی زۆر گرنگە. ینی لە مەسەلەن بۆن منە تەشبینە بێ لە هونەرمەندێکە پرسیت، ینی بەهۆی مەسەلەن بۆن منە جار وایە بەهۆی حەفلەیەکەوە بووە، یا مەسەلەن بۆن منە بەهۆی داواکاریەکەوە بووە، جار وایە لە قوتابخانەیە هەستکراوە کە دەنجی خۆشە و وەردە دوایی مەسەلەن هونەرمەندێکی لێ دەرچووە. بەڵام بۆ قورئان خوێن، ینی یەکی وەکو جەنابەت چۆن یەکەم جار قەدەرت لەگەڵ قەدەری قورئانە پێکەوە بوون، واروەها چۆن یەکەم جار چوویتە سەر ئەوەی کە قورئان بخوێنی و چۆن هەستت بە قورئان خوێندنی خۆ بە دەنگی خۆت و بە ئەو ئاوازەی کە مەسەلەن بۆن منە خۆت قورئانی پێخوێنی، یەکەم جار چۆن ئەم قەدەرت دۆزیەوە؟ لە یادمە ئێمە ئەو کات لە شاری کەلار بووین، یعنی لە تەمەنێکی ئەو تۆم نەبوو، یعنی حدودی 10 ساڵ 9 ساڵ کەمتریش هەستمە کرد، یعنی لە دەوری 5 ابتیدایی و 6 ابتیدایی بووم، 5 ابتیدایی کەمتریش. بۆ یەکەم جار گوێم لە سەوتی مامۆستا شێخ عەبدولباسط بوو بەڕەحمەت بێ، گوێم لە 2 سوورەتی بوو کە خوێندی، یەکێکیان سوورەتی تەوبە بوو، ئەجعلتم سقایة الحاج، کە ئێستش لە گوێما ئەزرنگێتەوە بۆ یەکەم جار کە خوێندی. جاری دووەمیش سوورەی حەشر ئەخوێنێ لەگەڵ تەکویر و ئاخری سوورەتێکی ترە کە ئەمە ئەخوێنێ. بەڕاستی حەشر و تەکویرەکەی زۆر تەئسیری تێکرد. ئەمە کاتی خۆی لە
شەستەکانە یا لە پەنجاکانە وازم لە کۆتایی پەنجاکانایە لە تەعزیەی دایکی مەلیکی عێراق لە تەعزیەکەی ئەوە ئەی خوێنێت دێتە بەغا لە کاڵمیە لەوێ وابزانم لە کاڵمیە لە شوێنێکە لە بەغا لەگەڵ شێخ عەبدولفەتاح الشعشاعی و شێخ ئەبولعەینەین ئەشعیشاع دێن بۆ عێراق لەوێ لەو تەعزیە قورئانە خوێنێ ئەم سوورەی حەشر و تەکویرە لەوێ ئەخوێنێ بەڕاستی وەک چۆن ئەڵێ ئاوی دڵی ئەیە ئاوی دڵی منیە کە بۆ یەکەم جار گوێم لێگرت ئیتر لە دوای ئەوەوە من لە خزمەت جەنابی باوکما کە خۆی هەم وەکو پیاوێکی ئاینی و وەکو مامۆستایەکی ئاینی و هەم وەکو قورئان خوێنێک کە خۆی زۆر دەنگی خۆش بوو و ئیسش لە ژیانە ماوەت خوای گەورەی ئینشەڵڵا تەمەنی درێژکە لە خزمەت ئەویشا زۆر گوێم گرتووە و لەگەڵ یا ڕۆیشتوم بۆ مناسەباتەکان کە قورئانی تیا خوێندووە ئەمانە کاریگەر بوون هەر بنەماڵەی ئێمە کە وەکو بنەماڵەیەکی ئاینی بوون ومان خۆمان وەکو ساداتی بەرزنجە یعنی متعلق بوون بە دینەوە و بە قورئانەوە و دایمەن کتێب و مەکتەبەمان هەبووە و ئەوانە جا لەبەر ئەمە من کە گوێبیستی شێخ عەبدولباسط بووم یەکەم تەکلیفم لە باوکم ئەوە بوو وتم ئەگەر ڕۆشتی بۆ سلێمانی ئەبێ کاسێتی شێخ عەبدولباسطم بۆ بینی باوکشم مەجموعەی کاسێتی بۆ هێنام دەستم کرد بە گوێگرتنیان يعني ئەو کاتە من لە تەمەنی 4 ئیبتیدائیا بووم تقریبا باش لە یادم نییە کە ئیتر گوێم لێگرت لە سوورەتی تەکویر و قیصار السور والضحا و ئەوانە گوێم لێگرت ئیتر لە مزگەوتێک نزیکی ماڵمان بوو لەوێ ئەچووم تەقلیدم ئەکردەوە بەس مامۆستا بۆی بەسەریان نەڕۆی ئەو شێوازای خوددا بڵێن ئەو ئوسلوبەی کە لە سوورەی تەکویرە شێخ عەبدولباسط بەکارهێنێ نازم ئوسلوبێکی زۆر قورس نییە ینی مەسەلەن بۆن من پشت و درێژێکی زۆری ناوێ من حەزەکەم ئاوا لێرە سەرنجێکی کورتیش بێ بەڵێ پشت و درێژیەکی باشی ئەوێ تەسەورەکەم کە بە هەموو قورئان خوێنێک ئەمە نا بە هەموو قورئان خوێنێک ناخوێنێ ئەتوانێت قورئان خوێن هەیە دەنگەکە ئەهێنێ بەڵام پشۆکە نایێنێ یان پشۆکە هێنێ دەنگەکە نایێنێ یان بە شێوازێک فۆنەتیکی دەنگی نیسبەتێک نزیکە لە شێخ عەبدولباسطەوە هەیە 190 نزیکە هەیە 195 نزیکە هەیە 180 نزیکە فۆنەتیکی سەوتی لە هەموو ڕووەکانەوە لێوەی نزیکە عەبدولباسط لە تەکویری زۆر خوێندووە ئیسا زۆر کەس وا ئەزانێ عەبدولباسط هەر یەک تەکویری خوێندووە عەبدولباسط زیاد لە 10 نەوع تەکویری خوێندووە زیاد لە 10 نەوع تەکویری خوێندووە زیاد لە 8 نەوع بەس وەضحای خوێندووە بگرە زیاتریش سوورەی غاشیە سوورەی بەلەد سوورەی قیامە ئەمە هەر یەکی دەیان جار و زیاتریش هەر یەک بە شێوازێک خوێندوێتی یعنی تەکویرەکان مەسەن لە عێراق بە جۆرێک خوێندوێتی لە میسر بە جۆرێک لە سووریا بە جۆرێک تەکویری خوێندووە سوورەی ڕەحمان سوورەی مەریەم سوورەتەکانی تر هەمووی دووبارە کردوێت و هەر جارێکیش بە شێوازێک هەر جارێ بە ئاوازێک هەر جارێ بە شێوازێک ئاینی کردووە تەکویرێکی خوێندووە بە مەقامی چوارگا انشاءالله دێنە سەر مەقامەکان بە مەقامی چوارگا خوێندوێتی ئاوا دەست پێکە إذا الشمس كورت ڕێک مەقامی چوارگایە مەبەستم چییە لەمە مامۆستا شێخ عەبدولباسط لەسەر یەک شێواز نەڕۆشتووە تەکویر پشت و درێژێکی باشی ئەوێ قووەتێکی سەوتی ئەوێ لە گەرووی ئینسانە ئەو قووەتە هەبێ بتوانێ ئەو قووەتە بێنێ و ئەو وەک چۆن پێڵێن قۆرتی پێڵن یاخود لەرەیەکی پێڵن لە سەوتا بتوانێت ئەو لەرانە وەکو خۆی بێنێ ئەگەر دروست بێ ئەو نازانم ئەو یاریکردنەش بە سەوت لێرەیە نازانم یا با بڵێن ئەو جوڵەی کە بە سەوتێکە بە تایبەتی لە مەدەکان و اینجا گرتنەوە و قەتەعکردنی و دووسان دووبارەکردنەوەی لە تەکویرە هەست ینی بە حاڵەتێکەکەی کە زۆر حاڵەتێکی مەسەلەن بۆن منە پڕەپڕ هەستەکەی کە ئەم قورئان خوێنە بەڕاستی عەبدولباسط بە تەکویر ناسراوە من واڵێ من ڕێی خۆم وایە باشە مامۆستا پرسیار ئەمە ببەسمەوە بە سروشتی کوردستانەوە ینی تۆ سەرەکەی لەسەر ئاستێکی زۆر فراوان عەبدولباسط بە تەکویر ناسراوە ئەم شێوازی خوێندنەی شێخ عەبدولباسط لەگەڵ سروشتی ئێمە لەگەڵ ئەم بەرزایی و نزمی و دەنگدانەوە و منیش نازانم زۆر ئەڵێم ئەگونجێت ئەڵێم زۆر باشتر ئەگونجێت وەک لە وجەوەی ئەویتیا بووە بەڵام سبحان الله با ئەوەش بڵین عەبدولباسط خۆی بە ئەسڵ کوردە لا شەک کە کوردە من 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا کە سەفەرێکی ئێرانم هەبوو چاوم بە قورئان خوێنی گەورەی ئێران کرد کەوت مامۆستا کەریم مەنسووری ئەوەی مەقتەعی دەنگە خۆشەکەی هەیە لە سوورەتی یوسف
لە فلیمەکەی یوسفە مەقتەعێکی سوورەی یوسف ئەخوێنێ لەوێ من چاوم پێکەوت جلێکی کوردیم لە بەرابوو لە مسابقاتێکی نێودەوڵەتیە کە چاوی پێم کەوت هەر لە دوور وتی عەبدولباسیتیش کوردە بە عەرەبی وتی عەبدولباسیتیش کوردووە کە جلە کوردیەکەی لەبەر منا بینی مەبەستمەوەیە مامۆستا شێخ عەبدولباسیت سوورەتی خوێندووە یعنی ئاەتانێکی خوێندووە لە قورئانی پیرۆزدا بەڕاستی شبه مستحیل هێنانی من بە مستحیلی ئەزانم وەلەو مستحیلیش نییە لە لای خۆی پەروەردگار کە کەسێک بێنێ لە عەبدولباسیت بە قووەتر بخوێنێەوە وەکو عەبدولباسیت بەڵام ظاهیرەن تا ئێستا من نەمبینیوە تەقلیدی زۆری کراوە من خۆمێکێکم لە مقەلیدانی ئەوەلە بدایەتەوە وەلەو ئێستا لە ڕێچکەی تەقلید لام ماوە چونکە تەقلید عمری کورتە مامۆستا شێخ عەبدولباسیت خۆی لە لیقائێکی تەلەڤیزیۆنیە ئەڵێ بەزار خۆی عادەتەن هەر خۆی سروشتیە یەکەم جار کە دەست پێ هەموو قارەیەک بە تەقلید دەست پێکا وە زۆربەی زۆری قاریئەکان حتا کۆنەکانیش ئەوانەی وڵاتی میسریش زۆرێکیان ئەوانەی دوای عەبدولباسیت هاتوون پێشتر لە پێشە تەقلیدی عەبدولباسیتیان کردووە دوایی ڕێچکەیەکیان بۆ خۆیان دۆزیوەتەوە زۆر ڕاستە با بێنە سەر خۆت ئەو لەحزەی کە گوێ لە دەنجی خۆتە بێتەوە بەڵام لە ناو چۆنەڵی لە فەزایەکی گشتیە بە ئاوا بڵم تو یەکەم جار لەکوێ قورئانت خوێن بەڵێن لە شوێنی گشتیە و بە چی بەشداریت کرد دەتوانانی ئێستا مەسەلەن بۆ منە ینی بە فلاشباکێکی ئەگەر خێراش بێ بگەڕێیتەوە بۆ ئەو لەحزەیە بۆ ئەو مناسبەیە و تۆزێکیش لەو قورئانەمان بۆ بخوێنی کە لەو مناسبەیە خوێندوتە یەکەم جار لە مزگەوتی حاجی شێخ ئیبراهیمی قادر کەرەم کە بە ناوی مزگەوتی شێخ حەسەنی قەرەچێوار کە ئەو کات من تازە هاتوچێ ئەو مزگەوتەمە کە ڕۆژانی جومعان بیدایەتی نەوەتەکان بوو مامۆستا دلێر گەرمیانی یادی بەخێر ئەو کاتە تازە وابزانم بوو بە ئیمامی ئەوێ یان نەبوو وەکو ئیمامەتی لەوێ ینی هینە کرد ئەو کاتە بەس من پێش ئەوانیش پێش ئەوەی ئەوەش بێت من لە هەشتاکانەوە قورئانم خوێندووە ینی کە هەر ئەوەنە فامم کردوێتەوە وتم لە شواری ابتیداییەوە قورئانم خوێندووە بەڵام ئەو زیاتر لەو لە بیدایەتی نەوەتەوە من نەوەت و یەک و ئەوانەوە من دەرکەوتم لەوێ کە قورئانم خوێند مامۆستا سادقێکی لێ بوو یادی بەخێر بێ تەقلیدی عەبدولباسیتی ئەکرد زۆر تەشجیعی کردم سوورەی وەضحام خوێن لەکەیە لە ڕۆژی جومعە کە پێش ئەوەی ئیمام بێت قەدرێک ئاەت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە خوێنرێت سوورەی وەضحام خوێن بە شێوازی عەبدولباسیت زۆریان پێخۆش بوو زۆر تەشجیعیان کردم هەرچەند ئەترسام ئەلەرزیم کە ئەم خوێند تووشی حاڵەتێکی ناتەبیعی بوو بەڵام ئیتر وردە ئینسان ڕووی ئەکرێتەوە بەمەسمەوە بوو ئەگەر بە یادی ئەو کاتەش بێ دەکرێت ڕوحامانی شڵا بە بخوێنیت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى هذا سبعته يا أخوة ما مستقبل سعرك أويا بۆ تارتیل دێ بەم شێوەزە فراوانە چۆنە لە ئاستی قورئان خوێندن من باسی کوردستانەکەین بەو ئاستە گەورە ئاستی مەسەلەن بۆ منە کوردستان داپۆشێت کە بە زۆری ئەوانەی کە ئێمە گوێمان لێیان بێ قورئان بە تەرتیلە خوێنن بەڵام تیلاوە زۆر لاوازە ئەگەر دروست بێ وا بڵێم ینی دەڵێ ئینقلابێک لە تیلاوە کراوە ئەمە بۆ چێگەڕێتەوە الحەمدولله ئێستا تیلاوە زۆر لەم لە قاکە قسە بۆ جەناب دەکەم سەر ئاستی کوردستان بەعام ئەڵێم هەر چوار پارچەکەی کوردستان الحەمدولله لە برەوەیەکی باشە خصوصەن کوردستانی خۆمان و هەولێر و سلێمانی بە تایبەت قاریئی زۆر باشمان بۆ پیا بووە و الحەمدولله لە برەوایە تەرتیل هەموو کەسێک کە توانێ بیخوێنێ بەس تیلاوە نە
تلاوة يكم مقامي أبي دوم قوتي صوتي أبي لبرو همو كس بترتيل أبيري بس بتلاوة نعبيري شو التلاوة براستي مدرسيكي خويا هي بتايبت مدارسي مصري جدا لقل مدارسي عراقية چونك ئەوە بسم ئەوەشە کەم بەپرسیارێک بەسەنم ما بۆ بس منە أويا بۆ شێوازی عێراقی ینی هەر وردە لە جانەڵایە لە مردن هەیە براستي شوازي عراقي شوازك زور زور عجائبة برحمة بي حافظ خليل إسماعيل دار جري مقامات عراقي طبعا إما لا أصلا مقام كان لا مصري كانوا لا عراقي كانوا لا شوناني تريش حود مقامي الرئيسي حوته وبلاي هندي كسوة ببهشت يعني لو شيء صنع بسحر كو بيتوا يا صنع بسحرك صادك صبعه نونك نهاونده عينك عجمه باشا عجم لا شوارقا شو نزيكه شوارقا وعجم يكيك تقريبا باءك بياته سينك سيقايه حاءك حجازا راءك الرسته كافك أقربو إضافيكي كردة هوالم برسيوه ككرد يعني شي الله اللي كردة ورقيراوه أو مقامه جاء أم حود مقامه أم هشت مقامه فرعي ليه بيته لمصرية فرع كاني زور كمن مثلا لو فروعات أني كدروسة به هزام تقريبا لسيقا ونزيكا مثلا لصبا وصبا زمزم نزيكا مثلا لبياته يعني بلين هندي قال بيات بشكة كرد بشكة لبيات يعني مثلا لبيات بياتي حسيني بياتي شوري بياتي نواه أما اللي يدروس به أما اللي لاي مصري كان اشتكي معناه بيوتري الرمل فرعي نغمي الرمل مثلا همانا بيوتري زنجران سوزناك ما مصا من شاوي زوري بيخوندوا بتايبتي لسوري فاتحة لو مقطعي أخيرا قال غير المغضوب عليهم ولا الضالين ألف لام ميم أم حركاته أم بيوتري سوزناك لشي درجة للرصد لمقام الرصد بلام مقامي عراقي أم فرعي كليه أبيته ولا محوته أجيت شصو سي بشوة يعني حتى شصو سي فرع الروا مثلا العراقية حديدي مان هي منصوري مان هي جمال مان هي خنبات مان هي مقام كردي كان وكني وشو ما وكم هندي مقاماتي تر مثلا مقامات من زور بۆ دروستە بێت ببوورە مامۆستا کاتەکەم ڕەنگە زۆری نەمابێ هیوادارم ئەو چەند پرسیارێکە هەمە بتوانم لێتی بکەم بەڵام ئەڵێن مەقامی عێراقی کاریگەری دووشتی لەسرە دوو ڕووداوی گەورە هیچیان بریتر لە ڕووداوی هۆلاکۆ چونکەم حوزن لە مەقاماتی عێراقیە مازانین زۆر دوو ڕووداوەکەی حسێنی کوڕی عەلی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێن ئەم دوو ڕووداوە وای کردووە حوزن زۆر بێ لە چۆن لە مەقامی عێراقیە لە شێوازی خوێندنی عێراقیە ئەگەر بچی بەرەو جنوب کۆمەڵە مەقامیان هەیە حەزینیە بەسەن بۆ نمونە سەبا الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان مثلا لا بياتش يعني حزني تاعي كأخوان ري بياتش حزني تاعي كأخوان ري بونمونا ك بيات أخواني أعوذ بالله من الشيطان الرجيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان اسمك حزني لا إما زور گرنگی بە بەیات دەدرێ یاخود با بڵێم خەڵکی ئێمە زۆر بە بەیات دەست پێ نازانم هەر عەرزی برای خۆم بکەم بەیات
لە هەموو مسابقات و پێش بڕکێنێ و دەوڵەکەتیەکانە کە لە ئاستی جیهان ئەکرێ وەکو ئێران، مالیزیا، وڵاتانی تورکیا کە ئەم مسابقاتانە ساڵانە ئەکرێ شەرتەکانیان ئەوەیە زۆربەیان وان بە بەیات دەست پێ بکاوە بە بەیات تەواو ببێ. يعني سيركي أبي بداية مثلا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا. أما بداية بياته بقفر الشيكا بس أما جورك نية لقراريش يعني عرضكم أما قراره دعاء شتى الجواب أبي شتى جواب بلام شيء شردني هلا بياتك أم سي طبقة يبخونه أبي بشي لما قام كان يتريشه بونمونا أم بياته أبي قفرك بو قفرك بو يبتواني انتقالك بو مقامي كتير حدائق وأعنابا يسمنا ما قفركم وكواعب أترابا زانت شون أتوانا بتشون بوراستك وكأسا دهاقا أما هاتم بورست ستوانا مقامي كتير بدعاء بينهم بس هو بيوسد بالطبقية برستني ما مصلي أتوانا مثلا لا يسمعون فيها لغوا ولا كذابا بوس بون منيسة أمي بتشم بوس سيجا مثلا يعني بونها لا يسمعون فيها لغوا ولا كذابا أما السيجاية أما برسر بمو جزاء من ربك عطاء حسابا أو شون بو جوابي جواب نام بيته بو ديسان بو أقرب معنوي ختمي كين مثلا جزاء من ربك عطاء حسابا. دەست خۆش مامۆستا. با بزانین مامۆستا حسێن بەرزنجی بە چەند شێواز لە با بڵێن لە لەحنەکان لە ئاوازەکان قورئان ئەخوێنێت. سوپاس بۆ خوا ئێمە کە دوای ئەوەی ئاشنای ئەم مەقامات و لەحنەکان بووین من تا ئێستش دوعای خێر بۆ مامۆستا شێخ عەبدولباست دەکەم کە ئەو بوو بە سەبەبی ئەوەی کە من قورئان فێر ببم و حبم بچێتە سەر قورئان بەو دەنگە خۆشەی کە خوای گەورە پێی بەخشی بوو ئینشاء الله خوای گەورەی خاتە میزانی حەسەناتیەوە. دوای ئەوە من کە بەشداری مسابقاتم کردووە لە مەحافلی دەولیە الحەمدولیللا ئێمە لە مەحافلی دەولی زۆرا بەشداریمان کردووە چاومان کرایەوە فێری مەقامات بووین توانیمان لە ڕێچکەی مامۆستا شێخ عەبدولباست دەرچین مەسەلەن شێوازێک بۆ خۆمان بگرینە بەر الحەمدولیللا شێوازی خۆمان یعنی ئیسیفادە هەیە ئیسیفادەمان کردووە لەم قاری و لەو قاری تۆزە بۆی شێوازێک بۆ خۆمان دەرکەوێت شێوازێک ئەکرێت سەوتمان بچێتەوە سەر یەکێک بەڵام طبق الأصل و تەقلیدی صرف نە. یعنی ئێستا کرێ بڵێن مامۆستا شێخ حسێن شێوازێکی تایبەت بەخۆی هەیە لە قورئان. بەڵام ئەوەی کە ئێمە ئێڵێن زیاتر لە تیلاوەیە. لە تیلاوەیە بەڵێ. نازانم پێم خۆشە ئەگەر گوێمان لێبێ لە چەند ئاەتێک. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ما كنت
تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور. خۆ پاداشماتەوە سوپاس مامۆستا. بەس دەکرێت پرسیاری ئەوە بکەین بڵێن ئەمە دەکرێت متور بەکردنی شێوازی قیڕاعەی میسری لەگەڵ تێکەڵکردنی بە ئەندازەیەک لەگەڵ شێوازی قیڕاعەی عێراقی بێ؟ نه، چونکە شێوازی مەدرسەی عێراقی شێوازێکی زۆر جیاوازە لەوەی کە میسری پێ ئەخوێنێت. میسری شێوازەکەی تۆزێک خاوترە و نەفەسێکی زیاتری ئەوێ و وەکوتم مەقامەکانیان مەحدودە، لەسەر چەند مەقامێکی مەحدود ئەخوێنن. ئەمما عێراقینە تۆزێک سورعەتی پێوە دیارە و مەقامی عێراقی مەقامەکانیان لە ڕووی مەقاماتەوە زۆر دەوڵەمەنن. لەبەرەوە قاری عێراقیەکان بە تایبەتی مامۆستا حافظ خەلیل ئیسماعیل بە ڕەحمەت بێ زۆر شارەزا بووە لە مەقامات و بە هەموو جۆرە مەقاماتەکان کە پێیان خوێندووە دیارە مەقاماتی عێراقی و شێوازی خوێندنی عێراقی زۆر زۆر فەرقی هەیە لەگەڵ شێوازی میسریە. مامۆستا فێربوونی ئاوازەکان بەڵێ چۆنەڵی بە تەقلیدە بە لاساییکردنەوە ئینسان فێرە بێ یاخود دەبێ ڕێگایکی علمی هەبێت یان بەسەر بۆن من شێوازێکی زانستی و ئەکادمی هەبێت؟ مەسپاس بۆ خوا ساڵی پار لە سەنتەری ئیقرا خولێکمان کردەوە کە نزیکەی 75 کەس مۆڵەتیان وەرگرت لەو لە لای بەندە. سوپاس بۆ خوا فەزڵی خوایە 75 کەس مۆڵەتیان وەرگرت لە زانستی مەقامەکان لە بواری مەقامات و نەغەماتی قورئان. فێربوونی مەقامات شتێکی ناڵێم قورسە بەڵام ئاسانیش نییە. هەوڵ و مانووبوونێکی ئەوێ ئەبێ بە دوو بەشێکی نەظەریە ئەبێ بە نەظەری بزانی چۆنە، بەڵام بەشە زۆر گرنگەکەی سەماعیە یان عەمەلیە. بە عەمەلی ئەبێ تۆ گوێ بگری لەم قاریە. بۆ نمونە من ئەڵێم مەقامی سێگا کە تۆ مەقامی سێگا بۆی فێر ببی هەموو مەقامی سێگا لە هەر شوێنێک گوێ لێ بگری بە عێراقی بێ یا بە میسریە بێت تۆ یەکسەر فەرقی بکەی بزانی ئەمەیە. بۆ نمونە ئەمە بە شێوازی عێراقی سێگایە. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. طبقي قرار. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. هر عيني آيات بمصري بوتخينمو
الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. بس يك نقطة جرينك هي ليرة أبي قارئ قرآن أوي كبتلاوة قرآن خوينه بتواني بيات أو بياتي عبد الباسط خوندوتي أو بياتي منشاي خوندوتي أو بياتي شيخ شحاد محمد أنور خوندوتي أو بياتي شيخ مصطفى إسماعيل خوندوتي أو بياتي الشيخ محمد رفعت خوندوتي أو بياتي سيد متولي خوندوتي أو بياتي مثلا شيخ الزناتي خوندوتي أو بياتي محمد عمران خوندوتي هم اللي يك جاكاته هري كان بجورك بياتي يعني بس هموش بياته هموي بياته قارئ هبو زور مشهور بو بمقامه مثلا نقول الشيخ سعيد عبد الصمد الزناتي برحمة به بيوتري ملك الحجاز الحجازة باشي كسينياو شيخ محمد عمران لكردا زور مشهورة لكردا مشهورة مثلا الشيخ منشاوي زور حزيل السيقابو كالسيري زور حزيل لنهاوندا شيخ مصطفى إسماعيل حزي زور لنهاوندا للسيقا هي مثلا لا بيات حزي زور ليبوه كسيركي براستي هريكيان لمقامك زور إن بونا فير بوني مقامات وكوتم بيوستكا للاي كسكي متخصصي أكاديمي دانشي وفير ببي بيد بلي چونكا تو كم مقامك فير أبي أوش فير بي أم مقامة شون دس بيكي وشون قفريكي وشون أتواني أم مقام الربط كي بمقامك يدواي خويا شون انتقالك شون كشتك ماني بيوترين نشاز كقارئ كوت نشازوا هم مقامتك كان ليتك شيء لبروا أبي بزاني أو الربطة شيء اللي بيني أم مقامة كإيجاني بمقامك يتر باشان شريكي جرينتر كاللياد ما نتشي همو آياتك ببيات ناخونري همو آياتك بصبا ناخونري همو آياتك بسيقا ناخونري آياتي حزن بصبا بيخونه آياتي من السورة قاف بلى آياتي عذابي كافرين وظالمين بصبا بيخونه عندك آيات هي مثلا باسي حزني كسكا مثلا سير باسي حزتي يوسف أكا لقرآن سيركي بحجاز بيخونه يا بياتي حزن بيخونه مثلا أو آياتاني باسي بهشتكا بنهاون بيخونه بشوارقا بيخونه يعني ما بس موي أمانش أبي توزاني ريتيها بي باشان بين السر أويك لياد ما نتشي طبقات الصوت يا مسيا جور طبقات ماني كبوي بكار بيني طبقيك ماني بيوتري قرار طبقيك ماني بيوتري جواب طبقيك من هي بيوتري جوابي عالي لا هندك هي بيوتري جوابي عالي يا هي بيوتري جواب هاي شغله جواب هرنيه هر جوابي عالي بيوتري يا جوابي بيوتري بلام شوازي جواستر جاء ما بس ملوية هم طبقات الصوتية كان أبي أو قارئة بزاني مداي صوتي خوي أتواني قراري بقوته لقرار ضعيفنيه أتواني سركي بو جوابي جواب أجر نتوانيت أزاني أكويتا حلوة وأكويتا النشازة وأكويتا تشنجات حنجرة وتيك يدا ولا الريتشكي تلاوتك لا يبا مفروزة خوينا خاطئ أو مجازفة نكا مثلا قارئ واهي جوابي زور بأساني بودت قارئ واهي جوابي بوناية قارئ واهي مثلا لقرارة بقوته بس كأشيت الجواب ضعيفة أمانة هم يتر خواهي پروردگار أي بخشي بإنسان دنا كان شموي وكيك نية ما مصابة بين السر أوي ك جنابة بجداري كان مناسبة كردوا ولربوي نودولتية و يمكن ملك شون لي شهادة وروها شون لي بيزانيني جناب تبينين ما بزين كوتا برنجا كوتا برسيار ما هو به ما بزين بجداري كان مناسبة كردوا وروها الروي نودولتية أو مناسبة ثانية كبجداري كردوا لشغلاتك بوا سواز بخواي جورة وكو مسابقات من بجداري مكرو طبعا دوشت مان هي اما بي وتري كان بي وتري بيش بركه مسابقات كان بي وتري اهنگو تلاواتي مجلسي ساڵی 2004 بوو یاسێ بوو من داوەتنامەیەکم لە بەغاوە بۆ هات بۆ بەشداریکردن لە پێشبڕکەیەکی سەرتاسەری لەسەر ئاستی عێراق تاکە کەسێک لە هەرێمی کوردستان ئەم داوەتنامەی بۆ هات کە من بەداخەوە نەمتوانی لەبەر زروفی ئەو کاتەی بەغاو عێراق من نەمتوانی بەشدار بم. ساڵی 2006
بەشدار بووم لە عینی ئەو مسابقەی کە ساڵی وابزانام دووەمی بوو یا سێمی بوو مؤسسەی شەهید المحراب لە شاری بەسرە بەشدار بووم. دوای ساڵەکانی تر 2007 و 8 و 9 و 10 من هەر ساڵانە بەشدار بووم الحەمدولله لەو مسابقاتانە کە بەشدار بووم. ساڵی 2012 من سوپاس بۆ خوا وەکو کەسێک کە لە هەموو هەرێمی کوردستانە وەکو دادوەرێکی ڕەسمی لە گەورەترین پێشبڕکێی سەر تاسەری هەموو عێراقا من وەکو دادوەر هەڵبژێرام لە شاری محافظەی میسان پارێزگای میسان کە شاری عەمارە بەڵێ وەکو لیژنە لە لوژنەی تەحکیم لەگەڵ چەند قورئان خوێنێکی میسریە پێکەوە من لە لوژنەی تەحکیم بووین لە ئەو پێشبڕکەی کە بۆتە سەرتاسەری هەموو عێراق بوو. ئەو ساڵە من بەشداریم کرد لە پێشبڕکەی کەناڵی سەحەر کە بۆ هەر چوار پارچەکەی هەرێمی کوردستانە من پلەی دووەمم تیا بەدەستێنا. دوای ئەو بەشداریم کرد لە مسابقەی ئینە لیلموتەقینە مەفازە لە کەناڵی کەوثەر کە پێشبڕکەیەکی نێودەوڵەتیە زیاتر لە 7 وڵاتیایە بەشدار بوو. بەندە بە سوپاسی خوای گەورە ئەکەم کە توانیم پلەی پێنجەم لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهان بەدەست بێنم لەوێ. پاشان لە ساڵی پار لە وڵاتی ئەردەن پێشبڕکەیەکی نێودەوڵەتی کرا کە ئەویش لەسەر ئاسی عالەمی ئیسلامی بوو نێودەوڵەتی بوو بەشێکی مەحەلی بوو بۆ خۆیان بوو بەشێکی نێودەوڵەتی بوو لەسەر ئاستی نێودەوڵەتیەکەی کە لەسەر ئاستی عالەمی ئیسلامی بوو. من توانیم پلەی یەکەم بەدەست بێنم سوپاس بۆ خوا مەفەزڵێکی گەورەی خوایە کە بەسەرمەوەیە. هەروەها لە چەندەها مەحافیلا بەشداریم کردووە. ساڵی 2012 داوەت کراوم بۆ وڵاتی هیندستان لە چەند مەحفەلێکا لە وڵاتە قورئانم خوێندووە. لە وڵاتی ئێران 3 کڕەت بانگێش کراوم بۆ شاری سنە و بۆ شاری زاهیدان پێش چەند ڕۆژێک چەند هەفتەیەک پێش ئێستا کە لایەن برایانی ئەهلی سونە و جەماعەتەوە لە شاری زاهیدان لە ئێران بەشداری چەند تیلاواتێکی مەجلیسیمان کرد لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم مامۆستا گۆران لە هەڵەبجە. هەروەها لە شارەکانی عێراق زۆربەی شارەکانی عێراق لە کەربەلا لە نەجەف لە بەغا لە بەسرا تیلاواتم هەبووە و سوپاس بۆ خوا دعوەتنامەی تریشم بۆ هاتووە. ئینشاءڵڵا من مفاجئەیە بۆ وڵاتی هند دووبارە دعوەتنامەم بۆ هاتوۆتەوە و دعوەتنامە بۆم هاتووە حتا بۆ وڵاتە ئەوروپیەکان یعنی یەکێک لەوانە وڵاتی بەریتانیا کە من لایەن موسڵمانانی ئەوان ئەوێەوە ئەو دعوەتنامەم بۆ هاتووە. سوپاس بۆ خوا. دعوەتنامە بۆ پاکستان دعوەتنامە بۆ وڵاتی مالیزیا ئەم دعوەتنامانش هاتووە ئینشاءڵڵا لە کاتی ترە خوای گەورە بیکا بە قسمەتمان بەشدار بین. شێخ حوسێن من سوپاس دەکەم لەوانەیە ببوورە کە چاوپێکەوتنەکەمان چاوپێکەوتنێکی لەپڕ بوو بە ئاوا بڵێم ڕەنگە وەکو پێویست من نەمتوانی بە ینی پرسیاری باش لێ بکەم بۆی کە تۆ بەدڵی خۆ وەڵام بیتەوە بەڵام ئەگەر لە ماوەی یەک خولەکە ڕێگەت بدەم بەوەی کە ئەگەر شتێکم نەوت بێت درکم نەکرد بێت جەنابەت بفەرموو. من سوپاسی خوای پەروەردگارەکەم بۆ ئەم فەزڵە گەورەی کە داوێتی بە من بەڕاستی هەرچەندێ سوپاسی بکەم هێشتا هەر کەمە چونکە فەزڵێکی زۆر گەورەیە حورمەتێکی پێبەخشیون خوای گەورە بەهۆی ئەم قورئانەوەیە. داواکارم ئینشاءڵڵا خوای گەورە زیاتر ئاشنامان بکا بە قورئان و لەگەڵ ئەو برا قورئان خوێنانەمان کە لە هەولێرن و لە سلێمانین و لە هەڵەبجەن و لە شوێنەکانی تر و لە حتا لە کوردستانی ئێرانیش کە قورئان خوێنانی چاکمان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە هەمومان لەگەڵ قاریئانی تریشە خوای گەورە هەمومان ئینشاءڵڵا لە بەهەشتا کۆ بکاتەوە و لە خزمەت حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. کاک شێخ من ئەمە کۆتایی پێبێنم بەڵام ئەوەی کوتراوە ختامه میسێک من حەزەکەم دوای کە من ماڵاوایم کرد بۆ چۆنەڵی بۆ جوانکردنی مەجلیسەکەمان بۆ منەوەرکردنی چونکە ئەمەش مەجلیسە بەتەشیر من و جەناب وەروە کاک کۆسار و کاک محەممەدیش کە کامێرەمان لەگەڵمانە ئینشاءڵڵا پێم باشە کە جەنابەت کۆتایی پێبێنی بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. بەڵە خۆشەویستان ئەوەی پێشکەشمان کردن بەرنامەی تایبەتی ئەم جارەمان بوو لە ستودیۆ ڕەمەزانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا شێخ حوسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی من زۆر سوپاس دەکەم لێرەوە ماڵاوایتان لە یەکەم و خواتان لەگەڵ. أعوذ بالله من الشيطان الرجيم. رب المشرقين ورب المغربين فبأي آلاء
مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان